دکتۆر کۆمەڵێک نەخۆش هەیە کە دکتۆرەکان کۆمەڵێک نەخۆشی هەیە کە دکتۆرەکان وا باز دەکرێت کە باوەڕیان پێی نییە بۆ نمونە ڕەحم سووران یانیش کە دەڵێن منداڵەکە لە زژی داچی چەقیە یان ناوکەوتن ئاشتانە تا چەند ڕاستە بۆچی دکتۆرەکان باوەڕیان پێی نییە نەک باوەڕیان پێ نییە ئەمە گرفتی ئەوەمان هەیە ئەومە زۆر وشەی ئینگلیزیمان هەیە خۆ دەزانانی ینی پزیشک بە ئینگلیزی دەخوێنی زۆر وشەمان هەیە بیکەیە کوردی بەرامبەرەکەمان نییە لە کوردی بەرامبەرەکەمان نییە ئەوە یەک دووش لێک گەیشتن نییە لێ گەیشتن سەرچاوی زانیاری خەڵکی لە چێە لە دەمی یەکترە ئەو ژنانە خردەبنەوەرێک کە لە جێوە قسە چی دەکا ئەوە کە پێت دەلێ بیانیت ئەو کە پێت دەلێ ڕەحمی وەرگەڕایە یان چەقیە هەیە وشانە هەیە بەس یەک ناگرتەوە لەگەڵ ئەمە ئەو تێگەیشتنەی نەخۆش یەک ناگرتەوە لەگەڵ ئەوەی کە ئەمە دەیبینین بە واقع مەسەلەن ئەمە نالێن ڕەحمی وەرگەڕایە مەسەلەن دەڵێ ڕێترۆڤێرتت یعنی لۆ پشتەوە منداڵدان بە تەبیعەتی خۆی زۆربەیان تەماشای پێش ئەوە نوشتایتەوە لە پێشەوە لەسەر میزڵدان بەس بەشێکی شەیە لۆ پشتەوە چووە بەزگماک هەشە دوای نەشتەرگەری یا دوای هەوکردن و شتی والا وای لێ دێ هەیە شتەکە بوونی هەیە و چاکردنەوەش هەیە یعنی بە نەشتەرگەری هەیە چاکردنەوە تێدەگەی هەیە بە هەلقەدا دەندرێ لە دەرەوە هەیە ئەمە لێرە نیتمان یعنی ئەو شتە بوونی هەیە لێبوونی نییە هەیە نەک بوونی نەبیتن ئەدی دکتۆر ناوکەتن چکە بەڕاستی جاری وەیە ئینسایەکێک دەی دەبتە حاڵەتەکی نەفسی هەر شتەچی بی دەرێ ئەو من ناوکەم کەتیە ئەو شتە تاچەند یان ناوکەتن تەمەشاکە ئەوە عینەن ئەو قسەیە کە دەلێی قۆڵنجم هەستایە قۆڵنجت هەستایە قۆڵنجت هەڵنەستایە وەنیا ئەوجا ئەوەش پەیوەندی بە چییە بە گرژبوونی ماسوولکانە لە ناو لێرە لە پێشەوەمان دوو ماسوولکەی ڕێک هەیە ڕێکتەس ئەبدۆمینەس ڕێکی شەناویرا دوو ماسوولکەی ڕێک هەیە لە بەینە پەردەکەیە لە بنەوی چ هەیە دوو ماسوولکە هەیە لە بڕبڕی پشتەوە دێ ئەو هاکوەت و دەست لە ناو جرفان دوو ئەوە دوو ماسوولکایە هەندێک قوڵترە یعنی لە ئاستی ئەو ماسوولکەی لەبەرەوەی ئەوە بەو بڕێرەوەی پشتی دادێ و بەناو تقریبەن بە ئۆرگانەکاندا دەڕواتن و دێ لە نبلێن لەو ئاستی ڕانمان لەوێن دەرێ دەچەقیتن لەوێ گیر دەبی ئەو ماسوولکەیە ئەگەر گرژبی لەوانەیە معدەت ناخۆش بی لەوانەیە پشتت بێشی بێتاقەت بی خۆشی شتێک هەیە لە زانست دەلێ ئەگە پەنجەکەت بێشیێت و وەکو ئەوی هەموو لە شت دێشی هەموو لە شت ناخۆریە شتی وە هەیە بەس وەکو بلێ لە زانست پزیشکەکانەوە دەبایەخ بەوە نادەن لەبەرەوەی گرفتەی وا گەورە نییە وەکو قۆڵنجەیە لە ماڵی هەر کەسێک بیلۆ دەشێلیتن ها مشکلەمان ناویت